بەداخەوە هەندێک مرۆڤ ئاستی مرۆڤایەتیان گەشتۆتە حەدێکی ئاوا بە جۆرێکن نەک زیندۆکان واز لە مردوەکانیش ناهێنن. ئەو مردووەی کە شەیتان بە شەیتانی خۆی وازی لێ هێناوە ئەم وازی لێ ناهێنێ و گوێنی پێدا سوکایەتی پێکات. بۆیە خۆشەویستان بەڕاستی ئینسانی وا هەیە گوێنی زۆر ناشرین و بازاڕی بە کەسوکاری خێزانەکەی دەڵێت مردوو بێ یا زیندوو بێ. حاشازی هەندێک نامردەیە گەشتۆتە حەدێکی ئاوا گوێن بە دایک و خەسووی خۆی ئەدات بەرەوڕووی خێزانی دەوەستەیە هەرچی سوکایەتی بە خێزانی دەکات بە کەسوکاری زیندوو مردووی دەکات. تخوا شەرم ناکەی بە خۆتەڵی پیاو، تخوا شەرم ناکەی مردوو زیندوو تۆ سوکایەتی پێەکەی بۆ خێزانت کۆیلەی تۆیە عەبدی تۆیە. با تاوانبار بێت، تاوانبارە تەلاقی دە لەگەڵیا جیا بەرەوە سارد بە لەگەڵیا، بەڵام ژوێنی پێمەدە. خۆ جوێندان مەجائیز نییە بە ئافرەت. بۆ یەکە بکاتە حەدێکی ئاوا چەندەها ئافرەتەیە گلەی ئەوە دەکات پیاوەکەی جوێنم پێدا، قەینا جوێن بە خۆمەدا، جوێن بە مردوەکانمەدا، مردایک و باوکە مردووە جوێنی پێدا ناو قەبرەکە. بەڕاستی ئەمە ئەو پەڕی نەفس نزمیە بۆ ئینسانێک کە بۆ جۆرە بێ جوێن بە خەسووی خۆی دەکە وەکو دایکی وایە. ئینسان حەدێکی ئاوا بەم جۆرە پەروەردە بێت، خوا ڕقی لەو کەسەیە کە بەم شێوەیە بێ مەصیفەتی بێت.